سڵاو هاوڕێیانی ئازیز، من ڕافعی تۆرابیم لە ئاکادیمیای ڕافع و بە خولێکی تری ڕاهێنان لە خزمەتتاندام. خولی ڕاهێنانی دیلیگەیتەکان. پێناسەیەکی سادە دەربارەی دیلیگەیت ئەگەر بڵێن، لە ڕاستیدا دیلیگەیتەکان ئاماژەن بۆ میتودەکان. یەکسەر ئەو پرسیارە دێتە ئاراوە کە بۆچی نابێت خودی میتودەکان بەکاربهێنین و بۆچی ئاماژە بۆ ئەوان بەکاربهێنین. بەڵام ئەگەر لە نزیکەوە گرنگی بدەیت، ئێمە لە فەرمانەکانی لینک لە C# بەردەوام دیلیگەیت لە لامدا ئەکسپرێشنەکاندا بەکاردەهێنین. لەوانەیە تا ئێستا دەرکت بەم شتە نەکرد بێت، یان لە ئینتەرفەیسەکاندا ئەگەر بتەوێت بنووسیت، یان ئەگەر بتەوێت فەرمانێکی سینکرۆنایزد بنووسیت، پێویستت بە دیلیگەیت دەبێت، کەواتە دەبێت تێگەیشتنێکی دروستت سەبارەت بە دیلیگەیت هەبێت. کەسێک کە دیلیگەیت نازانێت، لاینەکەم بە چاوی داخراوە فەرمانەکان لینک دەنووسێت و لە ڕاستیدا تێگەیشتنێکی دروستی لێ نییە و تێناگات لە پشتی پەردەوە چی ڕووی دەدات. بۆیە خۆشەویستان، دیلیگەیتەکان گرنگن و وەکو ئەوە نییە کە بە ئاسانی بەلایاندا تێپەڕین. بۆ ئەوەی کە دیدێکی سەرەتایی لە پەیوەندی لەگەڵ دیلیگەیتەکان بەدەست بهێنین، چەند نمونەیەک دەهێنمەوە. فایلێکی نۆتپەد دەکەمەوە. ببینن ئەمە پێناسێکی گشتیە بۆ دیلیگەیت کە بە وشەی دیلیگەیت دەست پێ دەکات. داتا تایپێک لێرەدا دەنووسین وەکو ئینتیجەر، سترینگ، نێوی دیلیگەیتەکە دیلیگەیت نەیم و ناوی کەوانەی کراوە و داخراوە پارامترە ئینپوتەکانی دەنووسین. ئینپوتس بەم شێوەیە. بۆ نمونە دیلیگەیتێک پێناسە دەکەم، دیلیگەیت int my delegate. بۆ نمونە دوو پارامتری A و B دەگرێت. ئێستا سرنج بدەن ئازیزان، ئەمە دەکرێت بگەڕێندرێتەوە بۆ ئەم میتودەی کە دەینووسم، یان بە واتایکی تر ئەم میتودانەی کە دەینووسم دەتوانرێت بگەڕێندرێتەوە بۆ ئەمە. ئێستا بۆ نمونە ئەمە ببینن ئازیزان، int sum int a int b، یان دەنووسم int minus int a int b، یان int divide int a int b، int multiply int a int b. ئێستا سرنج بدەن ئازیزان، دەکرێت ئەم دیلیگەیتە بگەڕێندرێتەوە بۆ ئەم میتودانە، یان بە واتایکی تر ئەم میتودانەی کە نووسیومە دەتوانرێت بگەڕێندرێتەوە بۆ ئەمە. بۆچی؟ چونکە واژووی ئەوان وەکو یەکن. بۆ نمونە سەیری ئەم میتودە بکەن، جۆری دەرچوونەکەی و هەروەها جۆر و ژمارەی پارامتری ئینپوتەکانی هەمان دیلیگەیتەیە کە من پێناسەم کردووە، کەواتە دەتوانرێت ئەم میتودە بگەڕێندرێتەوە بۆ ئەم دیلیگەیتە. هەروەها ئەم میتودە و ئەم میتودە و ئەم میتودە. بەڵام سەیری ئەم میتودانە بکەن کە دەینووسم، void sum int a int b،
یان int func int b یان int divide double a int b یان ئەم مێتۆدە int my func int a int b int c سەیری ئەم مێتۆدە بکەن ئازیزان. ڕاستە لێرەدا ئەم ئینپوتانە وەکو ئینپوتەکانی دیلیگەیتەکان، بەڵام ئەگەر بە وردی سەیری بکەیت جۆری دەرچوونەکەیان وەکو یەک نییە. کەواتە ئەم مێتۆدە ناتوانرێت بگەڕێندرێتەوە بۆ ئەم دیلیگەیتە و بە پێچەوانە. ئەم مێتۆدەش ببینن جۆری دەرچوونیان یەکێکە، بەڵام ژمارەی ئینپوتەکانیان یەکێ نییە. ئەم مێتۆدە جۆری ئینپوتەکانیان وەکو یەک نییە و ئەم مێتۆدە ژمارەی ئینپوتەکانی وەکو ژمارەی ئینپوتەکانی دیلیگەیتەکە نابێت. کەواتە ئەم مێتۆدە ناتوانرێت بگەڕێندرێتەوە بۆ ئەم دیلیگەیتەوە بە پێچەوانە. باشە ئازیزان، ئەمە دیدێکی سەرەتایی بوو بۆ ئەوەی ئێوە بیرکردنەوەیەکتان هەبێت لە دیلیگەیت لە دانیشتنی داهاتوودا بە شێوەیەکی پراکتیکی دیلیگەیت جێبەجێ دەکەین بۆ ئەوەی کە بتوانن زیاتر دەربارەی کارەکانیان بزانن و بەکاری بهێنن لە پرۆژەکانتاندا. لەگەڵم بمێننەوە، ناوتان لە کۆرسەکە تۆمار بکەن ئازیزان و پێشنیارەکانتان سەبارەت بەم خولە بۆم بنێرن تا کۆبوونەوەی داهاتوو ماڵەوە.